بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، ئەمڕۆ هەنگاوێکی دەرباسەکەین لە هەنگاوەکانی تەندروستی خۆشەویست. زان چییە؟ وەڵای وازانم وتم باسی هەنگاوەکەین، باسی ڕۆیشتنەکەین. با بزانین ڕۆیشتن چییە، وا چی سفادەیەکی هەیە و لە کوێی تەندروستیە خۆی بینێتەوە. با بزانین بەحسەکان پێمان لە چی؟ وەڵە do your housework، ئیشی ماڵەوە بکە. early morning walk، بەیانیان هەستە بگەڕێ. هەموو ڕۆژێ بۆ هەر سەعاتێ دانیشتن 2 دقە بگەڕێ. بە پێسەرکەوت بەقادرمەیە مەزەت بەکارمێنە، جیهازی ڕاضە بەکاربێنە، بەسەر شاخە سەرکەوت کۆمەڵی نمونەی تر. والحاصل ڕۆیشتن بەشێکە لە تەندروستی ئینسانە بێ ئیحتیمامی پێبا و نابێ بەکەم سەیریکە، بۆ چونکە خۆشەویستمان وای فێر کردوین کە ئاوا تەندروست بین. دیقەت بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە منداڵیەوە ئەگاتان لێیەتی کار و پیشەکەی چی بووە؟ شوان بووە صلی الله علیه و سلم. ئەمەش واتای ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام لە جوڵەیە بووە. ئایپاد و شاشە و ئیسراحەت و پاڵدانەوە و خەویتانی و ڕۆی نەبووە صلی الله علیه و سلم. بەڵکو پێغەمبەری خوا هەر لە منداڵیەوە کەوتۆتە بەر شوانی و کەوتۆتە بەر ئیشکردن، بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی خۆی دەرکات، بۆ ئەوەی کە نەبێ بەعالە بەسەر کەسەوە. ئێمە زۆر جار لە مۆزوع غەڵەتیەکەین، ئەڵێ مناڵەکە با ئیسراحەت کە ئۆتڵەیە مەینێرە دەرەوە دانیشێت با ئەم 3 مانگە حیاسەیە هەڵمژێت. نازانین باشترین شت بۆ مناڵەوەیە کە بیخیتە بەردەم جوڵە، بیخیتە بەردەم ئیش، کارێکی پێ بکەی، باوک دەستی بگرێ منداڵەکە لەگەڵ خۆیان، بۆ ئەوەی کە فێری پیاوەتی بێ، بۆی کە فێری مەزیز بێ، بۆی کە فێری گەڕان بێ. لە ماڵەوە خەریکی چێ تۆ پێم بڵێ پاڵیاوەتەوە سی فلام کارتۆنەکە، فلام کارتۆنێکیش، سێری ئەعلامەکە، سی شاشاکە، مۆبایڵێکی دایکی وەرەگرێ. بۆیە خۆشەویستەکانم ئەمانە کۆمەڵە شتن مەفروزە ئاگامان لێ بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ژیاوە؟ بە شوانێتی باشترین شتە کە ئینسان بتوانێت و قۆناغ پیا تێپەڕ بێ، بۆ ئەوەی کە بەیانی بێ بە قیادی، بۆ ئەوەی کە بتوانێت شوانی ئومەتان بکە، نەک شوانی ئومەتەکەی خۆی بێ تەنها. ئەگەر بەم قۆناغەیە تێنەپەڕی منداڵێکی تەمەڵ و تەوەزل تەجروبەی ژیانی نەبێ، بەڕاستی قورس دەسەر باوک و دایکەکەوە نەبێ، هەتا ماون دایک و باوکی شوانی بن چونکە خۆی شوانی نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەمە تاجر بووە، واتە گەڕاوە. پێغەمبەری خوا دانەنیشتووە، بەردەوام لە جوڵەیە بووە، کاروانی کردووە، هاتوچۆی کردووە، لە ناو مەککەیە گەڕاوە تاجریش، ئینسانێکی جوڵاوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەمە داعی بووە، داعیش بەردەوام دەعوە و هاتوچۆ و ماڵ و سەردان و ئەم لاولا و شار و شارۆچکە و بەپێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قۆناغی بڕیوە هەتاوەکو بتوانێت داوەکەی بگەێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مهاجر بووە، واتە مەککەی بەجێهێشتووە، هاتۆ بۆ مەدینە، دواتر پێیەکی لە مەککە بووە کە گەڕاوەتەوە و فەتحی کردووە. بەردەوام پێغەمبەری خوا لەم ڕێگەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیرمانێت چە مجاهید بووە، پیشەی مجاهیدیش ئەوە ئەخوازێ بەردەوام لەسەر پێکانی بێت و بەردەوام بجوڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەج و عومرەی کردووە، بۆیە خوای گەورە فەرمێ فەڕیجالن ئەو ڕوکبانە بە سواری بچن بۆ حەج یاخود بۆ جیهاد یاخود بە پێکانتان. ئەمەش وای کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام لە جوڵەیە بێ، بەردەوام هاتوچۆ هەنگاوی هەبێ صلی الله علیه و سلم. بەڵێ خۆشەویستەکانم ئەبینی پێغەمبەری خوا لە کاتێکە ئەچێ بۆ تائیف بە پێکانێک چێ، ئەو هەموو هەڵدێر و هاتوچۆیە جادەی قیری نەبووە، پێغەمبەری خوا تکتی تیاری نەبڕیوە بە پێکانی صلی الله علیه و سلم، تەنانەت سواری باربەریش نەبووە، بە پێکانی خۆی ڕۆیشتووە لەگەڵ زەیدا، هەتاوەکو ئەو شاخ و داخ و هەڵدێڕەی بڕیوە هەمی بەپێ. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر لەسەر پێکانی بووە. ئەمەش یەکێکە لە نهێنیەکانی مانەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئێمەش 4 هەنگاوە بۆ مزگەوتەکە سلف لێ و بڕۆ سیارەکە بەرە و دوایی وەرەوە. 4 هەنگاوە بۆ ئیشێکی خۆمان، تاقەتمان نییە بەپێ بڕۆین، تاقەتمان نییە قاچەکانمان بەکاربێنین. تەنانەت ماڵەوەشمان هەمی کۆنتڕۆڵە، سپید کۆنتڕۆڵە، تەلەڤیزۆن کۆنتڕۆڵە، گەراجی ماڵ کۆنتڕۆڵە، هەموو شتەکانمان بداخەوە بۆ بە کۆنتڕۆڵ، هەر ماوە خۆمان بین بە کۆنتڕۆڵ لە ماڵەوە هەڵمان سۆڕن. ئەمە وای کردووە خۆشەویستەکانم لاشەیەکی تەوەزەلمان هەبێ، لاشەیەکی تەمەڵمان هەبێ، کەمترین جوڵە تەنانەت لە ماڵەکانی خۆشمانە بکەین کە ئەمە هەڵەیە کە بەڕاستی باجەکەیە دەین. بۆ ئینسان سنەتە ماڵەکەی لە مزگەوتەوە
هەرچەندێک بێ بە پێ هاتوچۆ بکە بۆ ئەوەی کە بە هەنگاوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو نە تاوان بوەرێ ئەو نە پاداشتی هەبێ ئەو نە دەرەجە بەرز بێتەوە ئەمە دەست چی ئەکەوێ دەست ئەوانە ئەکەوێ کە مەشائن بۆ مزگەوت کە قاچەکانیان هەڵەگرن کە هاتوچۆ ئەکەن کە هەنگاوەنێن ئیستیفادە لە ڕۆیشتنەکەیانەکەن دیقەت بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە غەزای بەدرا لەگەڵ دوو سەحابی بەڕێزای ئەبوو لوبابە و عەلی عەبدوڵای کوڕی مەسعود بۆمانە گێڕێتەوە فەرمێ کە سەری ئەوە هاو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سێ کەس یەک ئەسپیان پێبوو یاخود یەک خۆشتریان پێبوو کە سەری ئەوە هات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دابەزێ وتیانی پێغەمبەری خوا ئێمە لە جاتی تۆ ئەڕۆین تۆ لە شوێنی خۆت بە تۆ دامەبازەوە بە پێمەڕۆ فەرمی ما ئەنتوما بئەقوا منی ولا أنا بأغنى عن الأجر منكما ئێوە لە من بەهێزتر نین منیش بێمنەتر نیم لە ئەجری ڕۆیشتنەکەم لە ئێوە واتە منیش کە پێغەمبەرم پێویستم بە ئەجرە پێویستم بە پاداشتە پێغەمبەری خوا خۆی جا نەکردەوە چۆن ئەوانە ڕۆیشتن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بە هەمان شێوە پێ مبارەکەکانی بەکارهێنا چونکە ئەزانێ سیحەت و تەندروستی لێرانەیە نەک ئەوەی کە ئینسان دانیشێت پشتی سوکان بگرێت و هەل لێ خوڕێ بەبێ ئەوەی کە ڕۆژانە هەنگاوێ بنێ قاچی بجوڵێنێ ماسوولکەکانی هەڵسوڕێنێ هەموو ئەمانە ئەپوکێنەوە لە کاتێکا تۆ بەکاری ناهێنیت و ئیشیان پێ ناکەیت بەڵێ خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێ هاتووی زۆر کردووە کەمترین شتی بۆ مزگەوتەکان بووە دیقەت بە ئەگەر کەسێک 5 جار لە ڕۆژێکە بچێ بۆ مزگەوت وازە ماڵی پێغەمبەری خوا بێنە صلی الله علیه و سلم کە لە پاڵ مزگەوتا بووە ئەویش حکمەتی خۆی هەیە و ئەویش ئەحکامی خۆی هەیە بەڵام دیقەت بە تۆ هەموو ڕۆژێک 5 فەرز بچی بۆ مزگەوت و بیتەوە بزانە ئەم لاشەیە و چی لێ دروستە بێ بزانە چۆن ماسوولکەکانت بە قووەت دەبن و ئیشەکەن و ئەجوڵێن و تەجەڵوت و نەخۆشی و کۆلیسترۆڵ کۆ نابێتەوە لاشەتە بەردەوام ئینسانێکی ئەکتیڤ و چالاکە بیت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام چالاک بووە نەک هەر ڕۆیشتنێکی طبیعی ڕۆیشتووە سەحابەکان کاژێڕنەوە فەرموون ما رأيت أحدا أسرع في مشيته من رسول الله صلى الله عليه وسلم كأن الأرض تطوى له إنا لنجهد أنفسنا وإنه لغير مكترث سبحان الله ئەفەرموون سەحابەکان کەسمان نەبین لە پێغەمبەری خوا پەلەتر بڕوە واتە ڕۆیشتنەکەشی خاوەخلیچێک نەبووە بەو شێوەیە پێغەمبەری خوا سریع ڕۆیشتووە فەرمێ ئەو ئەرزی بۆ بچووکە بێتەوە بۆ ئەچێتەوە یەک ئێمە پەلەمانە کرد و خۆمانش پرزە ئەکرد ئەویش جوینە ئەیایە و ئێمە بە پێیان ناگەیشتین سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت لە جوڵەکەشیە تاقی سەرف کردووە وزەی سەرف کردووە جوڵەکەی زۆر سەحی بووە کە ئەمڕۆ پێیەوترێ وإذا مشى ينكفي تكفيا كأنما يحط من صبب پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەڕۆیشت چۆن ڕۆیشت خۆی خزە پێشە وەکو ئەوەی کە لە گردێکەوە بێتە خوارەوە بزان ئینسان کە لە گردەوە یێتە خوارەوە چۆن خۆی خابە پێشە بۆی تەوازونی ڕاگرێ و دواتری شەری ئەڕوا چونکە جاذبیەت پاڵی پێوە فەرمی پێغەمبەری خوا ئاوا هاتە خوارەوە سەیری ئەم عەزەمەتەکە سەیری ئەم گەورەیەکە حتا ڕۆیشتنێکی طەبیعیش نەڕۆیشتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆیشتنەکەی لە خێراییەوە نزیک بووە ناڵێنە ڕاکردنەوە نزیک بووە نەخێ لە خێرایی هەتا ئێستاکەنەش ئێمە خۆمان نازانین خوایە بڕۆین یان ڕاکەین بۆیە بینی بەیانی هێشتا کابرا نوێژی بەیانی نەکردووە چیتە دەرەوە کە سەیرەکەی دوو کەس بە تەراکسود و بە شۆرتێکەوە بەکالەوە ڕاکەن لەسەر ئەو جادەیە یاخود لە باخێکە ئەمە شتێکی باشە دەستان خۆش بێ بەڵام خۆزگە نوێژەکەشمان بکردایە جەماعەتەکەشمان بکردایە دواتر فێری ئەو بوونایە کە ڕاکەین پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمان ناکا ڕابکەین فێرمانەکە بڕۆین کامیان سەحیترە من پێ دەڵێم ڕۆیشتنەکە سەحیترە ڕاکردن و ڕۆیشتن زۆر لە واقع ناگۆڕێ گرنگەوەیە تۆ مەسافەیەکی زۆرتر بڕۆی وەک لەوەی مەسافەیەکی کورتتر ڕابکەی بە کاتێکی کەم مەسافەیە ببڕی باشتر نییە لەوەی کە بە کاتێکی زۆرتر هاتوچۆ بکەیت و هەمان مەسافە بە ڕۆیشتن ببڕی بۆیە ئینسان ئەتوانێت بڕوات ئەمەش تەندروستی خۆشەوی صلی الله علیه وسلم فێرمانەکە بۆیە دکتۆرەکان کە نەخۆشی عەمەلیاتەکەن ئەڵێن زوو هەستە سەر پێ هەستە بگەڕێ دامەنیشە لە جێگەی ئەمە بە زۆرترین شت کە دکتۆر لێ ترسێ مانەوەی نەخۆشە لە جێگەیە بۆ ئەوەی کە سکراب نەبێ بۆ ئەوەی کە پاچەکانی لە ئیژ نەکەون بۆ ئەوەی کە ئەندامەکانی نەپوکێنەوە زوو نەخۆشەکە هەڵەسێتە سەر پێ ڕیخۆڵە و ماسوولکە و هەموو ئەندامەکانی تری پێیەکەونە جوڵە و سەحەتی خۆشترە بێ بەس بە جوڵەکەی سبحان الله بۆ چکە تەنزیمی کۆلیسترۆڵە بێ تەنزیمی دڵێ بێ تەنزیمی عەزەڵاتێ بێ تەنزیمی نەفسیەتێ بێ تەنزیمی ڕیخۆڵەیە بێ و ڕیخۆڵی وردەوردەوەکەوێتەوە ئیش لە کاتێکە ئەمە ئەکا بۆیە ڕۆیشتن بە ڕێزەکانم
وا دەرکەوتووە ئیستاکێنەش سوبحان الله شەکرەکە مەکاتەوە کێکە لە مشکلە گەورەکان جەڵتەکە مەکاتەوە دیمێنشیا کە پێوترێ پوکانەوەی مێشک و لە بیرچوونەوە و خەڵەفاوی ئەمانەکە مەکاتەوە بەڵام ئەگاتە لێی بێ فاستەر وۆکە ئەوانەی کە سەریعتر ئەڕۆن نەک ڕاکەن زۆر فەرق ناکا لەوانەی کە ڕاکەن ئەوانەی کە ئەڕۆن بەڕێگەیە تۆزێ خۆیان ماندووەکەن هەنگاوەکانیان سەریعترەکەن وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جیاوازیەکی زۆریان نییە لەگەڵ ئەوانەی کە خۆیان ئەڕەتێن و عەرەقەکەن و ڕاکەکەن ئەم معلوماتە لە منەوە ئەو بەحسە تەنها لە گیرفانی خۆم باسی ناکەم وەکو دکتۆرێ پێتان ئەڵێم بۆی ئینسان ضرورە لە ڕۆژێکە بەلایانی کەمەوە 30 دقە بگەڕێ بەلایانی کەمەوە بۆ ئەوەی کە بتوانێ سەحەتێکی تەندروستی هەبێ ئەمەش وا ئەکات لەگەڵ کەسێکی پاڵکەوتووە کە ناجوڵێ 8 ساڵ تەمەنیان جیاوازتر بێ واتە ئەمیان 8 ساڵ زیاتر لە کەسێ بژی کە لە جێیا کەوتووە و هەموو شتەکانی بە کۆنتڕۆڵ و سیارە زۆر بەکارهێنێت و قاچەکانی بەکار نایێنێ کاتە لە جاتی کە بانزین سەرف بکەین با تاقە و خۆراکی لاشەمان سەرف بکەین خۆشەویستەکەم بۆ ئەوەی کە تەرەسوب نەکات و کۆنە بێتەوە بەسەرمانە بێ بە ماڵێکی ژەهراوی بەڵێ خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا سەحابەکان گلەییان کردوتیانەی پێغەمبەری خوا شەکە الناس إلى النبي صلى الله عليه وسلم المشي فدعا بهم وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە ئەڕۆین بە سیلاکە بین دیقەت بن 1400 ساڵ لەمەوە پێش کۆمەڵی خەڵکیان بۆ لای سەرکردەکەیان ئەڵێن کاکە ئێمە ئەڕۆین هیلاکە بین حەل چییە؟ دانیشن پاڵ بنەوە ئیسراحەتێ بکەن نا ئەفەرمی ڕاکەن عليكم بالنسلان سبحان الله أفرمي راكن هرولة بكن أفرمي تاقي ما انكرتوا فنسلنا فوجدناه أخف علينا كرام ما انكردو هرولة ما انكرت بيني ما لسر ما سوك تربو يعني پیغمبري خواه صلى الله عليه وسلم تجيعي صحابة كاني كردوا أو تملي وجنگو جاري لا شيئا بس يباكنوا بهرولة باكنوا بلا خوش استكانم بويا رويشتنيكي خيرا تحدي هرولة أما تائرة علمية لاني راكردن زۆر لە واقعی تەمەن و سەحەتی ئینسانەکە ناگۆڕێ بۆ ئاگاداری جەنابتان ئەمەش بەحسە لەسەر لە بەردەستمە کە لەسەر 416,000 کەس تایوان کراوە هەمان ڕێی هەیە کە ئارزی جەنابتانم کرد ئەمەش بەحسێکی ترە لەسەر نزیکی ملیۆنێک کەس 977,000 کەس کراوە ئەویش هەمان ڕێی هەیە کە ڕۆیشتنێکی تۆزی خێرا هەمان تامی ڕاکردنەکایە لەبەرەوە با لەمە دووە بزانین هەنگاوەکانمان چۆن هەڵەگرین و چۆن دایانین و بە دوای چێ دایانین شوێن پێکانی شۆ هەڵەگرینەوە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم السلام عليكم ورحمة الله